فرمودەی ژمارە 6 رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسەی کە لێبوردە و فراوانە کاتێک کە دەفرۆشێ و کاتێ دەکڕێ و کاتێ داوای مافی خۆی دەکات. وانە و سوودەکانی ئەم فەرموودە گرنگی لێبوردەیی کە دەبێت لە هەموو بوارەکانی ژیاندا هەبێت تا خاوەنەکانی بەر ڕەحمەتی خوا بکەون و ژیانیش جوانتر و خۆشتر بێت. فرمودەی ژمارە 7 الإيمان 70 أو 60 شعبة فأفضلها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیمان 70 ئەوەندە یان 60 ئەوەندە بەشە. بەرزترینیان وتنی لا إله إلا الله و نزمترینیشیان لادانی ئەزیەتێکە لە ڕێگەی خەڵکی و شەرم و حەیا بەشێکە لە ئیمان. وانە و سوودەکانی ئەم فەرموودە بە شەرمکردن لە خوا و لە خەڵکی ئاکار و سیفەتێکی گەورەیە. جیم هەموو کردەوەیەکی باش لای خوا خۆشەویستە ئەگەر بەڕواڵەت بچووکیش بێت، تەنانەت ئەگەر لادانی ئازارێکیش بێت لە ڕێگەی خەڵکی. فرمودەی ژمارە 8 لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا ولا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 أيام. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕقتان لە یەکتر نەبێت، حەسوودی بە یەکتر مەبن، پشت لە یەکتر مەکەن، دامەبڕێن لە یەکتر، ببنە بەندەی خوا و برای یەکتر. حەڵاڵ و ڕەوا نییە بۆ موسڵمان کە لە 3 ڕۆژ زیاتر قسە لەگەڵ براکەیدا نەکات. وانە و سوودەکانی ئەم فەرموودە ئەم فەرموودە کۆمەڵێک سیفاتی خراپ قەدەغە دەکات و دەفەرمێ نابێت مرۆڤی موسڵمان تێوەی بگلێت کە بریتین لە ڕقلێبوون لە موسڵمان و حەسوودی پێبردنی و پشت هەڵکردن لێی و زیان پێگەیاندنی و ستەمکردن لێی. فرمودەی ژمارە 9 ألا أنبئكم بأكبر الكبائر 3 قلنا بلى يا رسول الله قال الإشراك بالله وعقوق الوالدين وكان متكئا فجلس وقال ألا وقول الزور وشهادة الزور فما زال يكررها حتى قلنا ليته سكت. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 جار فەرمووی ئایا گەورەترین تاوانە گەورەکانتان پێ ڕابگەیەنم؟ وتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوا. فەرمووی هاوبەش بۆ خوا بڕێردان، ئازاردانی دایک و باوک، وەلەو کاتەدا پاڵی دابوویەوە و دانیشت و فەرمووی هەروها قسەی درۆ و شایەتی درۆ. بەردەوام دووبارەی دەکردەوە تا وتمان خۆزگە بێدەنگ دەبوو. وانە و سوودەکانی ئەم فەرموودە تاوانە گەورەکان هەمویان یەک پلەیان نییە و هەندێکیان گەورەترن لەوانی دیکە. گەورەترینیان ئەمسیانن هاوبەشدانان بۆ خوا کە زۆر گەورە و مەترسیدارە و هیچ تاوانێک لەوە گەورەتر نییە. ئازاردانی دایک و باوک زۆر گەورەیە. درۆکردن و شایەتیدانی درۆ لە تاوانە هەرە گەورەکانە و لە فەرمودەی تردا هاتووە دەفەرمێ موسڵمان هەرگیز نابێت درۆ بکات. هەروەها ئەم 3 سیفەتە خراپترینی هەموو ئاکارەکانن. فرمودەی ژمارە 10 سباب المسلم فسوق وقتاله كفر. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ جنێودان بە موسڵمان تاوانە و جەنگکردن لەگەڵیدا بەهۆی ئیمانەکەیەوە کوفرە.
وانە سوودەکانی ئەم فەرموودە: جنێودان بە موسڵمان و دەرخستنی عیبەکانی کارێکی زۆر گەورە و خراپە لای خوا، چونکە موسڵمان زۆر بە نرخ و بەڕێزە لای خوا.